بێگومان ماڵ و سەروەت و سامانی ڕاستەقینەی ئێمە تەنها دوو شتە. یەکەم ئەوەی کە لە دنیادا خۆمان ماڵ و مناڵمان سوودی لێ دەبینن. دووەم ئەوەی کە دەینێرین بۆ قیامەتی خۆمان. بەڵام ئەوەی کە جێدەمێنێ بۆ مناڵەکانمانە. بەڵام ئەوەش باش باش بزانین دوای مردنمان بە چەند مانگێک بە چەند ڕۆژێک ئەوەی کە بە تەمەنی خۆمان بە ماندووبوون و بە ناڕەحەتی کۆمان کردوتەوە مناڵەکانمان دابەشی دەکەن. واللهی جاری وا هەیە دەزانم لە سێم ڕۆژی تەعزیەی باوکیانە میراتەکەیان بەش کردووە بۆتە شەڕیشیان. واللهی لەسەر گەڵایە دوو گەڵا بۆتە شەڕیان برا و خوشک. کەواتە ئاگادار بە ڕۆژێ دێتە ئەو ماڵە ماڵی تۆ نییە. بەخوا مناڵەکانت زۆرێک لە مناڵەکان دەزانم واللهی کاتێکە دەیانەوێت قوربانیەک بۆ دایک و باوکی مردویان بکەن یا حەجێکی بۆ بکەن یا عومرەیەکی بۆ بکەن واللهی مناقەشە و مەرج ئەوانە دروستە بێ. نەیدەی بەخوا پارە نادەم ئەبێت تۆ شەوە پارە بدەی ئەگەی نابێت ئامادەنین قوربانیەکت بۆ بکەن بەبێ مناقەشە بەبێ مەرج. زۆربەی مناڵەکان وان کەواتە بزانە چۆن کۆی دەکەیتەوە بە حەڵاڵ بە حەرام بە غەش و خیانەت و فڕوفێڵ یا بە شێوەیەکی عاقڵانە و ڕێکوپیەکانە کۆی دەکەیتەوە. بەخوا ئەوەی بە حەرام کۆت کردبێتەوە ئەوان مناڵەکان سوودی لێ دەبینن بەڵام دڵنیا بە تۆ زەرەری لێ دەکەی. تۆ قیامەتت خۆت ناشرین دەکەی. تۆ سزایەکی قورس تووشی خۆت دەکەی. ئەگەر مناڵەکانش بزان حەرام و بەردەوام بن ئەوانش بە هەمان شێوە وەک تۆ بەدبەختە بن. ئاگاداری و خاڵە بە ماڵەکەت تەوزیعەکەن میراتەکەت دابەش دەکەن ئەمجا لە خانووەکەشت دەنووسن بۆ فڕۆشتن. ئەو خانووی کە چەند ساڵ ڕەنجت یاداوە کۆت کردوتەوە و کاتێک دەزانی لافیتەیەکیان لێداوە و لە دوکانی نووسینگەکان داهێناوە کاکە دەیفڕۆشین. ئەمە ئەو میراتێک کە ئێستا ئێمە کۆی دەکەینەوە. جا پێویست ناکە بۆ مناڵ بۆ ژن بۆ هیچ کەسێک خۆت بخەیتە ناو جەهەنەمەوە. کەواتە ئاگاداری خۆت بە یومە ينظر المرء ما قدمت يداه یا لەیتەنی قدمت لحیاتی. ئەوەی کە لە دنیادا پێشت خستووە ئەوە دەبینیت. واللهی پەشیمان دەبیتەوە لەوەی کە دەستی خۆت گرتۆتەوە لە خەڵکی فەقیر و هەژار لەبەر خاتری مناڵ کە زۆر جار منەتی پێت نییە. منەتی پێت نییە. کەواتە ئاگادار بە ماڵی ڕاستەقینەی ئێمە ئەوەی کە ئێستا کۆی دەکەینەوە ئەوەیە کە سوودمان پێ بگەێنێ هەم لە دنیا و هەم لە قیامەتیش. کەواتە خۆشەویستان ئاگادار بین ئێمە میرات کۆ ئەکەینەوە با نەبێتە بەڵایەک بۆ قیامەتمان. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمی ئەکثر من ذکر هاذم اللذات. زۆر بیر بکەنەوە لەو مردنەی کە هەموو خۆشیەکان لەناو دەبات هەمووی دەڕوخێنێ تەواو. واللهی کاتێک کە دەمرین هەر کەسێک لە ئێمە بەو خۆیان زۆر بێنازەبین دامانە پۆشن چاوماندا دەخەن یەکسەر لە ماڵ و نامان هێڵنەوە. ئەو ماڵی کە ماڵی خۆمانە بە ڕەنجی شانی خۆمان پەیدامان کردووە. واللهی ئامادەنین زۆر جار بەتانیەکی لۆکیشمان پێوە بەئاڵێن ئیلا بێ بەتانیەکی مستەعمل و بەکارهاتوو بێت. یەکسەر لەو ماڵی خۆمان دەرمان دەکەن. بۆ کوێ؟ بۆ نەخۆشخانە. پاشان بیهێنەوە بۆ مزگەوت بیشۆرن و نوێژی لەسەر بکەن. پاشان بیبەن بۆ گۆڕستان. بەڵام پێش ئەوەی بتبەن بۆ نەخۆشخانە و پێش ئەوەی بتبەن بۆ مزگەوت پێش ئەوەی ببن بۆ قەبرستان جەماعەتێ دەنێنن بۆ گۆڕستان دەی بە پەلە بڕۆن قەبرێکی وۆڵکەنن با تاخیر نەبێت جەنازەکە. باجا جەنازەکەمان تاخیر نەبێ. ئەو کەس و کارمانە. ئەو کەس و کاری کە خۆتی بۆ گونە هەبار دەکەی. بەخوا پێشەوەی لە ماڵەکە دەرەکەن خەڵ دەنێنن بۆ قەبرستان بۆ گۆڕستان بۆی کە گۆڕەکەت بۆ هەڵکەن زوو. خەمی تۆیان نییە. خەمی ئەویانە سەرما و گەرمایان نەبێ. خەمی ئەویانە تۆ لاشەکە تێک نەچێ. خەمی ئەویانە ئەو نەکبەتانە فریای تەعزیەکە بکەون.
ئیتە تۆ چیت بەسەرادی کێشەیان نییە بەخوا 1 و 2 شەو بێ تاخیریش بێ دەمان نێژن وەڵڵاهی ئامادەنین زۆر جارمان خەرە نوێژی بەیانیش بە پەلا بیبەن بۆ گۆڕستان بیشارنەوە ئەمە ژیانە کەس لەگەڵمانە نایە ئەوەی کە لەگەڵمانە دێ بەتانیەکی مستعمل و شڕەیە لەگەڵ لێفەیەکی بەکارهاتوو یا دۆشەکێک پاشان ئەو لێفە و دۆشەکە ئەو بەتانی و سەرینە یا فڕێی ئەدەن دوایی یاخود هەر لە مزگەوتەکە بە تابوتەکە و جێ دەهێڵن بینیمانە زۆرمان بینی کەواتە بزانە چاچاک بزانە ئەوە کە سوکارەکەمان ئەومان بۆ دەکەن ئێمە ئەومان کردو بۆ ئەوان ئەوانیش ئەوە بۆ ئێمە دەکەن مناڵەکەی خۆت کچەکەت کوڕەکەت دایک و باوکی بەڕێز بەخوا زۆر جار ئامادە نین زۆربەیان ئامادە نین بیش شۆرن ئامادە نین وەڵی بینیمە کوڕم بینیوە باوکی شۆرراوە وەڵی خۆی دوور گرتووە لە شۆرینەکە و دیدی با پرژم بەر نەکەوێ با کەفاو نەدا لە گیانم باوکی مردووە با کەفاو لە جلەکەی نەدات با جلەکەی تەڕ نەبێ با جلەکەی پیس نەبێ پۆشاکەکەی بەری با پیس نەبێ کەواتە بزانە مردنت لەبیر بێ مردن کە هەراساتێ زۆر گەورەیە موسیبەتێ گەورەیە بەڵام ئەو کەسێک کە خۆتی بۆ خراپەکەی زۆر جار ئامادەنیە پرژی گیانی تۆ کە دەتشۆرن پرژی کەفاوەکە بەر گیانی بکەوێ کەواتە خۆ تووشی حرام مەکە بە دوای حرامە ڕامەکە ئەوە بۆ تۆ حەڵاڵ نییە مەڕۆ دەوریا ئەوە غەشە خۆتی لێ بپارێزە چونکە ڕۆژێک دێت دەتشۆرن بەبێ ئەوەی عیبە لای تۆ هەبێ هەست و شعورت هەبێ هەموو جلوبەرگەکان لەبەرداکەن هیچ هەست و شعورێکت نییە شەرم نییە لای تۆ چونکە ڕۆحتیان نەماوە شعور و هەستن نەماوە کەواتە مردنت لەبیر بێ یا ڕەبی خوایە لە کاتی مردنە ڕەحمە لێ بکەی ئاخرمان بەخێر بگێڕی خوایە گیان لێمان خۆش بە یا ڕەب العالەمین ئامین 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 الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خۆشەویستان هەر کەسێک لە ئێمە گەردەمانەوێ بزانین پێمان خۆشە بزانین حاڵی ماڵ و مناڵمان چۆن دەبێت لە دوای مردنی ئێمە چیان بەسەرا دێ ئەوە تەماشای حاڵ و گوزەرانی مناڵی خەڵکی بکە لە دوای مردنی باوکو دایکە بزانە وەزعەکە چۆنە ئەبینیت مناڵ چی ئەکا بۆ دایک و باوکی هەمان شت بۆ تۆ دەکرێت تۆزە زیاتر یا کەمتر ئەوە ڕاستەکەیەتی تەماشا دەکەی زۆر بە ئاسانی لەبیر دەکری کوڕەکەی مردووە ڕۆژی یەکەم و دووەم پێ دەکەنێ باوکی مردووە ڕۆژی دووەم و سێم پێکەنین دەست پێکاتەوە خۆشی دەست پێکاتەوە ژیانیش لەبەر خاتری هیچ کەسێک لە ئێمە ناوەستێ هەرچەندی لوتت بەرز بێ خۆت بە گەورە بزانی یەک چرکە ژیان لەبەر خاتی تۆ ناوەستێ کەواتەوە نەخۆت بە گەورە مەزانە مناڵی خەڵک چۆنە دەڕۆی بۆ سەرخۆشی لێیان مناڵەکانی تۆش هەروە دەبن کە سوکاری ئەوان چۆن دەبینی کە سوکاری تۆش هەروای لێ دێ جاران بیرمان دێ مناڵ بووین لە هەشتاکان و دوای هەشتاکانیش کەسێک دەمرد تقریبا ساڵە 2 ساڵ تەلەڤیزۆن هەڵناکرا ئیستا ڕۆژی هەفتەی یەکەم و دووەم هەموو شتێک کۆتایی تێدە و دەگەڕێتەوە سەر دۆخی جاران هیچ کێشەی دروست نابێ ئەوەش نەماوە ئەو ڕەحمەی جارانیش نەماوە ئاگاداری ئەو خاڵە بن هەر یەکەم ڕۆژ هەر سەعاتی یەکەم فرمێسکەکان لە چاوەکان وشک دەبنەوە لانێ سەعاتێ بگرین 2 سەعات و تەواو ئەمجا پێکەنین و خۆشی و شادی و ژیان دەگەڕێتەوە بۆ کەس و کارەکەمان کەواتە بزانە دوای مردنت خەمێکی کەمت بۆ دەخورێ کەواتە ئەگەر پێت خۆشە ژیانت بەختەوەر بێ ئەگەر پێت خۆشە ژیانی خۆت بۆ خوا سەرف بکە چونکە تەنها کەسێک تەنها زاتێک کە لە بیرت ناکە ئەڵڵایە بەو مەرجەی کە لە دنیادا تۆ خوات لە بیر نەکردبێ نەسوا الله فەنەسیەهم ئەوەی خوا لە بیرکا وەکو منافیقەکان خۆش لە بیری دەکا واتە وازی لێ دەهێنێ بەڵام ئەگەر خوات لە بیر نەچوو بێ لە دنیادا دڵنیا بە تەنها خوایە تۆی لە بیر ناچێ واتە واز لێ ناهێنێ بەڵام کەس و کار هەمویان واز لێ دەهێن و تۆیان لە بیر دەچێت کەواتە بیر لەوە مەکڕە مناڵەکانت چیان بەسەرا دێ
بەخوا ناگاتە هەفتەی یەکەم پێکەنین دەست پێ ئەکاتەوە بە تەواوی دەست پێ ئەکاتەوە کەواتە خۆت خەمی خۆت بخۆ خۆت خەمی قیامەت و قەبری خۆت بخۆ مناڵەکانت بەرەو دۆزەخ مەبە خۆش و بەرەو دۆزەخ مەبە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاریەکی خێرمان دەکات دەفەرمێ سەلی سەلاتە مودع کە نوێژ دەکەی نوێژێک بکە نوێژی ماڵ ئاوایی بێت چونکە نوێژێک لە نوێژەکانی تۆ ئاخر نوێژ دەبێت ئیتر نازانی نوێژی بیانی ئاخر نوێژتە نیوەڕۆیە عەسرە مەغریبە عیشایە نوێژێک دێ لە نوێژەکان ئاخر نوێژمان دەبێت جمعەیەک لە جمعەکان ئاخر جمعەمان دەبێت چەندەها کەسە بوو جمعەی پێشوو لە مزگەوتەکانە گوێی لە خوتبە ئەگەر خوا لێی خۆش بێ ئێستا لەناو گۆڕدایە جمعەیەکیش دێ ئاخر جمعە دەبێت بۆ ئێوە و ڕۆژێکیش دێ ئاخر وتار ئەبێ بۆ من ئەمە کۆتاوتاری منە بۆ ئێ سەحابەیەک دەفەرمێ پێغەمبەری خوا ئەمینی صلی الله عليه وسلم جمعە خوتبەی دا بەڵام دوای ئەوە ئیتر نەبینی خوتبە بدا وەفاتی کرد ئاخر جمعەی بوو ئێمەش ئاخر جمعەمان لە پێشە ئاخر ڕۆژ ئاخر شەو آخر ساعات آخر دقة كان نوێژەکەی ئاگادار لە نوێژەکانت بێ چونکە ڕۆژێ دێ نوێژێک لە نوێژەکان کۆتا نوێژت دەبێ ئەگەر پێت بڵێن فلان کەس ئەمە آخر نوێژتە چۆن ئەنجامی ئەدەی بێگومان زۆر بە جوانی ئەنجامی ئەدەی خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم حديثي صح ترغيب هاتووە بەلای گۆڕستانێکە تێپەڕی گۆڕێکی تازەی بینی تازە نێژرا بوو فرمووی ئەمە کێ مردووتیان فڵان کەسە فرمووی ڕەکعەتانی ئەحەبە إلى هذا من بەقیەتی دنیاکم وەڵا دوور کات نوێژ سونەت نەک فەرزیش کە ئێوە بەکەمی دەزانن دوور کات نوێژ لای ئەم مردووە لە هەموو دنیای ئێوە خۆشەویستترە لە هەموو دنیای ئێوە گرنگترە دوور کات نوێژ ئێستا بدەن بەم مردووە لە هەموو شتێک بەلایەوە گرنگترە کەواتە ئاگداری نوێژەکانت بە ڕۆژێ دێت لە ناو گۆڕدا لە ساحەی مەحشەردا لە پردی سیڕاتە لە ڕۆژی محاسبەی خوادا لە هەموو شوێنەکان پێویست بە نوێژ دەبێت بۆیە ئاگات لێ بێ و مەیفەوتێنە لەبەر خەوێک لەبەر دنیایەک لەبەر کەسابەتێ لەبەر کۆکردنەوەی میرات ئامادە بە نوێژەکانت تاخیر کرد نوێژەکانت بفەوتێنی کاتی نوێژ هاتووەرە بۆ مزگەوت نوێژەکەت بە جەماعەت بکە جێی بێڵە قابلە چی دەبێت بەخوا هیچی لێ نایە بە ئیزنی خوا بە ئیزنی خوا ڕێگای خوا بگرە خوای گەورە بەختەوەرت دەکات مردنت لەبیر بێ باسی بکەم مردن باسی نەکەم هەر دەمرن ئەوەی کە من باسم کرد واقعی و ڕاستیە کەس ناتوانێت ئینکاری بکە کەواتە ئەو ڕۆژەت لەبیر بێ کە لەبیر دەکری لەلایەنی کەس و کارتەوە اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدأي بتايبتي أواني داوي دعاي خيريان كدوه يا ربي خوايا هي مني وآرامي ولات من بباريسي خوايا جان باراني برحمة من بوباريني خوايا جان أو كساني جيانيان ناخوش جيانيان خوشكي أواني قرزاريان بودا بركي خوايا جان هر كسيك دلصوزي إسلام ومسلمانان خوايا سركوتوكي خوايا جان هر كسيكيش ظالمە بەرامبەر بە ئیسلام و مسلمانان خوایە بە گەورەی خۆ لە ناوی بەری یا ڕەبی خوایە ئاخرمان بەخێر بگێڕی ئاخرمان بەخێر بگێڕی ئاخرمان بەخێر بگێڕی خوایە یان کاتێ بمامرێنی خۆت تێما ڕازی بی آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين